دەڵێن قسەی خەڵکی ناتکوژێ بەڵام نەخۆش دەخات. جەلالەدینی ڕۆمی لە یەکێک لە چیرۆکەکانی دا دەڵێت کۆمەڵێک قوتابی هەبوون لە گوندێکدا تووشیان بوو بە تووشی مامۆستایەکی دڵسۆزەوە کەوانە و ئەرکی زۆری پێدەسپاردن. مامۆستاکە هەرگیز پشووی وەرنەدەگرت بۆ ڕۆژێکی ژنەی دێش قوتابیەکان پشوو بدەن. مامۆستا بەهۆی خۆشەویستی بۆ پیشەکەی نە بە سەفەرێک دەڕواتەوە بۆ شار چونکە ماڵ و مناڵەکەشی هێنابوو، نە باخ و باخاتێکیشی هەبوو، نەمە ڕووماڵاتیش، نەدەشتۆ کۆبوونەوەی ناو ئاوایی. تەواو خۆی تەرخان کردبوو بۆ کارەکەی. لە ڕاستیدا قوتابیەکانیش بامبار و دۆخە زۆر نیگەران بوون و هیچ ڕێگایەکیان نەبوو بۆ خۆت زیینەوە. ڕۆژگار هاتوو ڕۆی. یەکێک لە خوێندکارەکان بیرۆکەیەکی بۆ هاتوو وتی سبێنێکە مامۆستا هاتە پۆلەوە من بە مامۆستا دەڵێم تۆ نەخۆشی ئاگال لە خۆت بێ، ئێوەش دوای من یەک هەمان شە دووبارە بکەنەوە. سبەی یەکەم قوتابی دەگات و پاش بەیانی باش دەڵێ مامۆستا خوا بە خێری بژێڕێ حاڵت باش نییە و ڕنگ و ڕوود زەر هەڵگەڕاوە. مامۆستا ژووتی من حاڵم باشە و هیچم نییە بڕۆ لە شوێنی خۆت دانیشە. پاشان هەموو خوێندکارەکان هاتن و هەمان قسەیان دووبارە کردەوە. مامۆستا بۆ یەکەم جار بە شڵەژانەوە وانەکەی تەواو کرد و بەپەلە گەڕایەوە ماڵەوە. لە بەردەم ئاوێنەکەی جار دەهات و دەچوو لەگەڵ خێزانەکەی و منداڵەکانی بوو بە شەڕی لەسەر ئەوەی گوایە کەس لەو ناپرسێتەوە و ڕەنگی تێک چووە. پاشان لەگەڵ سواری گوندەکەش بوو بە ناخۆشیان لەبەر ئەوەی نەیبر بۆ شار بۆ پشکنین. بەم جۆرە قسەی قوتابیەک یاخود تەنها کەسێک بووە هۆی نەخۆشخستنی مامۆستا و شەڕ و ئاژاوش. جاپەندەکە ئەوەیە لە بیرت بێ بەهۆی قسە و بیرۆکە و تێڕوانینەکانی خەڵکی تر ژیانی خۆت و دەور و بەرەکەت مەشێوێنە. ئەوان نازانن بۆ سەرکەوتنەکانت بە کام نشێوی و درکەڵانی ژیانە ڕۆیشتووی. ئەوان نازانن لە پشتی پێکەنینەکانت دنیایەک ئامانج و خۆزگەی بەدینە هاتوو لەسەر ڕێگاکەتە. بۆیە پشت لە وتی وتیەکان بەرەو لووتکەی هیواکانت بڕۆ، لە سەرکەوتنەکانت بە تەنهایی، لە شکستەکانی شت هەر بە تەنهایی. هەموو ئەوانەی دەور و بەرت تا ئەو خاڵە لەگەڵتن کە لە خۆیان باشترنی. لە ڕاستیدا ڕێگا قورسەکە بەرزبوونەوەیە کە زۆرینە ناتوانێت ئەنجامی بدا. ڕێگا ئاسانەکە خۆ بەدەستەوەدانە کە زۆر بە ئاسانی ئەنجام دەدرێت. ئەو کاتەی خەڵکی ناتوانن بگەن بە ئاستی کەسێکی تر بەڵام دەستبەرداریشی نابن و وازی لێ ناهێنن تا نەیهێنە ئاستی خۆیان. بڕیارەکە لای تۆیە چونکە قسەی خەڵک دەستبەردارن نابێت تا نەتکەن بە بەشێک لە خۆیان.